بیرۆکەی دیبیتەکە بیرۆکەیەکی زۆر جوانە لە کاتی ئێستاە زۆر پێویستە بۆ کۆمەڵگەی کوردستان. من دەستخۆشی لە دامەزراوەی ڤیم فاوندیشنەکەم کە دیبەی لەسەر ئەم بوارانە و لەسەر بوارەکانی ترەکە بە تایبەتی بابەتی نووسینەوەی دەستور یەکێکە لەو بابەتانە ئێمە ناکرێت فرامۆشی بکەین. مناقشەیەکی باش کرا چی لەگەڵ خۆمانەوەکو ئەوانەی کە مختصم بە و مەجالاتی لەگەڵ ئەوەی ئەو خەڵکێکە هاتە بوو قسە لەسەر ئەوە بکرا ئایا لەم کاتەیە دەستور گرنگە یان نا، ئەگە دەستور گرنگ بێ چی جۆرە دەستورێک گرنگە بۆ هەرێمی کوردستان. خۆشیان ئەو شایەتیە ئەدەن لە پانێڵەکانیانە کە ئەوان بوونیان نییە. وایە دەستوری بێ باش. تا ئێستا هەرێمی کوردستان بێبەشە لەوەی گەوە دەستورێکی تایبەت بەخۆیی هەبێ کە ئێمە خوازیارین لە ڕێگەی ئەم جۆرە وەرکشۆپ و پانێڵ و دیبەتانەوە جارێکی تر ئەم بابەتە بێنینەوە سەر باس و گفتوگۆ تاوەکولانە سیاسیەکان باشایەکی گرنگتر بڕوانە پرۆسەی نووسینەوەی دەستورێکی هەمیشەیی بۆ هەرێمی کوردستان. دەستور کاتێک گرنگە کە بنووسرێت یا کاتێک وەختێتی کە بنووسرێت کە جۆرێک لە سازانی لەسەر بێ لە نێوان هەموو حەزب و لایەنە سیاسیەکانەوە لە هەمووشی گرنگتر کاتێک گرنگە کە لە خزمەتی هەموو هاوڵاتیان و هەموو چین و توێژەکان نابێت نەوەک حەزبێک لایەنێک بە ناوی ئەوەی کە زۆرینەیە ئێستا دەستورێک بنووسێتەوە کە لە خزمەتی حەزبێک و لایەنێکی دیاریکراوە بێت. دەستور ئەبێتە ئەساسێک بۆ هەموو ئەو یاساینەی کە هەیە لە وڵاتە شەرعیەت ئەیە بە زۆر دامەزراوە شەرعیەت ئەیە بە کۆمەڵێک ماف بۆ کۆمەڵێک یاساکە هەیە لە وڵاتە لەبەرەوە بە تەکیدی زۆر گرنگە بە تایبەتی بۆ هەرێمی کوردستان. قەنەعەتم وایە پێویستە دەستور هەبێت لە ژێر هیچ بیانوویەک هە ناکرێمە دەستورمان نەبێ ئاراستەی بەرامبەرەوەی کە دەستور ڕاستە پێویستە بەڵام لە کاتی ئێستاە ڕەنگە بیرۆکەکان نەگەیشت بن بیرۆکەکان ڕێکەوتنیان لەسەران نەکرابێ بۆیە بەجێ بیاڵین بۆ کاتێکی تر ئەو کاتێ ڕێکەوتنە بێت لەسەر هەموو بیرۆکان ئەو کاتاکرێت دەستور دابنرێ و ئامادەبوانیش تەمان زۆر بە خۆشحاڵیەوە و بە گەرموگوڕیەوە بەشداریان لە دیبیتەکەیان کرد و بە پرسیار و پێشنیار و تێبینەکانیان جۆرێک لە گفتوگۆ پرسیار و مناقەشە دروست بوو کە پێم وایە گفتوگۆیەکی دروستکرد بوو بەڵام من خۆم زیاتر لەگەڵەوە بۆچوونەیەم کە ئەبێ کاتێک دەستور هەبێت کە دەستورێکی دیموکراسیانە بێت کە شەر نییە هەموو دەستورێک هەر باش بێت
یعنی ئێمە کاتێک ئێستا زۆر قانونمان هەیە خۆ جێبەجێژ ناکرێت ئەگرێت دەستورمان هەبێت جێبەجێژ نەکرێت لەبەرەوە کاتێک دەستور گرنگە کە جێبەجێ بکرێەوە دەستورێکی دیموکراسی بێ و سازانی لەسەر کرابێت سازان و ڕێکەوتن لە نێوان هەموو حزب و لایەنە سیاسیەکان و لە نێوان هەموو کۆمەڵانی خەڵکی کوردستان بە هەموو چین و توێژەکانەوە و دەستورێک بێت دەستوری هەمومان بێ نەک دەستوری حزب و لایەنێک بێ بەناوی زۆرینەوە دەسەڵاتی خۆی زیاتر بسەپێنێ بەسەر میلەتی ئێمەیە. دیبیتێکی باش بۆ من پێم وایە ئەمە زۆر گرنگە ئێستا بۆ هەرێمی کوردستان کە ئەگەر ئێمە قسە لەسەر ئەوەش نەکەین کە دەستور سبەی یا دوو سبەی دانرێ بەڵام گرنگی دەستور و گرنگی ڕۆڵی دەستور لە گەشەکردنی دموکراسی شتێکە پێویستەکە بە زیاتر قسەی لەسەر بکرێت. زۆر جار نەبوونی ئەم دەستورە ئەبێت تەمایی با بڵین ڕەخنا یاخود لە دەستدانی ئەو چانسانی کەوا هەیە لە بەردەم خەڵکی کوردستانە بۆ نمونەیەکێک لەو پاساوانەی کە محکەمەی فیدرالی لە عێراقا بەکاری هێنا دژی یاسای نەوتوگازی هەرێمی کوردستان ئەوەیەکەوە ئەم یاسایە لە کاتێکا لە پەرلەمانی هەرێمی کوردستان دەرچێنراوە ساڵی 2007 کە هەرێمی کوردستان خۆی دەستوری نییە و کەواتە لەبەرەوەی کە دەستورێکی نییە دادگای فیدرالی تانەی لە یاسای نەوتوگازی هەرێمی کوردستانیا و بە نایاسایی ئەژماری کرد لەلایەن خۆیەوە کەواتە گەر بێت و ئێمە دەستورمان هەبوایە و لەسەر بنەمای ئەو دەستورە بمانتوانیا یاساکانی خۆمان دەربکەین ئەو کاتە دەرفەتمان ئەیا بەلایەنی بەرامبەر یاخود دادگای فیدرالی هەر جهێتێکی تر کە تانە لە یاساکانی هەرێمی کوردستان بێت. هەڵبژاردننی میوانەکانیش بەڕێی من هەڵبژاردنێکی زۆر سەرکەوتووە چونکە ئەو دوو بەڕێزەی کە لێرە بەشدار بوون زۆر بە شێوازێکی ئەکادمی جوان ڕاوبۆچوونی خۆیانیان تەڕح کرد خەڵکەکەی زۆر بە جوانی ڕاوبۆچوون و پرسیارەکانی خۆیان کرد کە ئێمە بەڕاستی ئێستا زۆر یان پێش هەموو شتێک ئێمە پێویستیمان بەوەیە کە هەوڵ بین کۆمەلگایەکی دروستکەین لەسەر ئەساسی گفتوگۆ لەسەر ئەساسی ئەوەی کە گوێ لە یەکتری بگرین ڕاستە لەوانەیە جیاوازبین لەوانەیە ڕاوبۆچوونی جیاوازمان هەبێ بەڵام توانێت ئەوەمان هەبێ گوێ لە یەکتری بگرین و جاکارەکانی خۆمان تەڕحکەین و باسی بکەین و دیفاعی لێ بکەین. جارێکی تر دەستخۆشی لە دامەزراوی ڤین فاوندیشنەکەم و ماندووبوونی ستافە کارە و چالاکەکەیان زۆر بەرز دەنرخێنن بەڕاستی زۆر ماندوو بوون ماوەیەکی تقریباً 15-20 ڕۆژێکە بەم دیبیتەوە خەریک بوون شتێکی زۆر جوان و ناوازیان پێشکەش کرد